پیغمبرکم ندی لدنیا محرومم نکای خواجه لو دنیا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا وسيدنا وشفيعنا محمد رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، خۆشحاڵم لە خزمەتتانە دوای دابڕانێک لە یادێکی خۆشەویستمانە شادەبین. خوای گەورە وامان لێ بکە کە زیاتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ڕەحمەتەن للعالەمینە زیاتر بیناسین و زیاتر ئاوێتەی ژیانی بین. بابەتی ئەمڕۆمان لەژێر ناونیشانی پێوەری ڕێکخەرە. یعنی چی پێوەری ڕێکخەر زەحمە نەبێ؟ بابەتەکەمان بۆی بۆتان ئاسان کەم، وئینەکە لەعەلا خولوق عەظیم. ناونیشانەکەش پێوەری ڕێکخەرە. یعنی چی پێوەری ڕێکخەر؟ یاڵا بەڵێ بەڵێ ڕەوشتی جوانی، بەڵێ جوانە، بەڵێ مامۆستاجان، بارەکە الله فیک. تەواو مامۆستا حەلی کرد. خۆشەویستان، چۆن هەموو شتێک بە قیاس و بە پێوانەی خۆی تایبەت ئەکرێ، ڕێگەکان بە مەتر و کیلۆمەتر ئەپێورێن، کێشانەکان بە کێش و بە کرام و بە تەن ئەپێورێن، هەموو بورکان و زەلزەلەیەکیش بە پێوەری ڕێکخەر ئەپێورێ، ڕەوشتیش لە ناو ئادەمیزادا بە پێوەرێک ئەپێورێ کە هەر یەکە و خۆی بۆ خۆی دائەتاشێت، یاخود ئەیکا بە ئێتیکس و ئەیکا بە ئەخلاق. لەسەر ئەم مۆراڵە خەڵکێ دێت لێ نزیکە بێتەوە، یاخود ئەیەوێت پێی بگا. بەڵام با بزانین ئینسان قیاسی بۆ ئەخلاق چییە؟ ئەخلاق لای من بەهایەکە، لای کەسێکی تر بەهایەکی ترە. ژیانە بینیت لەم ڕۆژەیە خۆشەویستەکانم، لە دووری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وای لێ هاتووە کە ئینسانەکان بەداخەوە بەرەو ئاقارێ ڕۆیشتوون. من کە ئەچم بۆ ئەوروپا بیر لەوە ئەکەمەوە خەڵکی خۆی کردۆ بە سەگ دوو لە ڕووی جەنابتان، خەڵکی شێوە و شکلی خۆی گۆڕیوە، خەڵکێکی ڕەش هەتا حەسکەی ناشرین خۆی ناشرینتر کردووە، خۆی کردۆ بە ئافرەت و قاچ و ژێرەوەی هەمووی مووە بەلا تا تێپەڕێ، نازانی ئەمە نێرەیان مێ، نازانی چ ناوێکی لێ بنیت. خەڵکێک دێ سەگ و پشیلەکەی لە دایک و باوک و کەسوکار و هەموو شتە لای خۆشەویسترە. خەڵکێ دێ سەرخۆشی و بەنج و مخەدیراتی لا بە ئاگایی و لە خوانزیکبوون پێ باشترە. مرۆڤایەتی وای لێ هاتووە لە ناو ئەوروپایە، جارێکی تر پێویست ناکا خەڵک بانکەین بۆ دین، بۆ ئیسلام، بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بە قەناعەتی من ئەبێ جارێکی تر ئەوروپا بانکرێنەوە بۆ ئەوەی کە بن بە بەشەر. هەر کاتێ بوون بە ئینسان، بوون بە ئادەمیزاد، ئەو کاتە بانگەکرێن بۆ بەها باڵاکان و بۆ بەهای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە ئەم بەهایانە هەمووی بە قیاسی پێغەمبەری خوا ئەپێورێ. پێکەنینی پێغەمبەری خوا چۆن بووە؟ ئەو نەپێکەنیوە هەتاوەکو دانی دەرکەوتووە. خواردنی پێغەمبەری خوا چۆ بووە؟
مامەڵەی لەگەڵ خێزان و ماڵ و مناڵا چۆن بووە، مامەڵەی لەگەڵ دەرەوە سەحابەکانیا چۆن بووە، مامەڵەی لەگەڵ دژمنە چۆن بووە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن هەستاوە، چۆن دانیشتووە، چۆن پەرستشی کردووە. ئەمە پەیڕەوە بۆ ئێمە، ئەمە پێوترێ پێوەری ڕێکخەر، واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێوەرە بۆ هەموو بەها باڵاکان، بۆ هەموو بەها ئەخلاقیەکان. ئەوەندە بەهاکان جوانن لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەر کەسێ بەقەدەر ئەوەی لە پێغەمبەری خوا دوورەکەوێتەوە لە ئەخلاق دوورەکەوێتەوە، بەقەدەر ئەوەی ئیمان و دینەکەی لاوازە بێ، ئەخلاق و ئاکار و ڕەوشتی لاوازە بێ. بۆی ئەممان داناوە پێغەمبەری خوا پێوەرە بۆ هەموو باڵاکان. ئەم بەهایە لە ترۆپکی مرۆڤایەتیایە، ئەم بەهایەش نەک هەر پێغەمبەری خوا پێوەرە، بەڵکو پێوەری ڕێکخەریشە. واتە یەت بەها جوانەکان جارێکتر ڕێکە خاتەوە بە مرۆڤایەتی ئەناسێنێ. بەداخەوە خۆشەویستەکانم، زۆر جار بەهای ئینسان وای لێ دێ ئەرێ جلەکانم جوان بوو لە حەفلەکەیە، ئەرێ لە ناو ڕەفیقەکان ما باش دەرکەوتم، دەرەجەکەم بەرز بوو، تۆ لێم ڕازی بوویت. زۆر جار بەهاکان وای لێیە بە قیاسی ئەقڵی خەڵک ئەپێورێ. نەخێر، هەر کاتێ ویستت بەهاکانی خۆت بپێوی بەراوردی کە بە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەسیری ئەو خۆشەویستە قەت تووشی هەڵە نابیت. وتی ئەی دایکە عایشە، لێیان پرسی سەعەد، تی ئەی دایکە عایشە، باسی ئەخلاقی پێغەمبەری خوان بۆ بکە صلی الله علیه وسلم. فەرمی بۆ تۆ قورئان ناخوێنیتەوە؟ كان خلقه القرآن. پێغەمبەری خوا قورئانێ بوو بەسەر زەویە ئەڕۆی. پێغەمبەری خوا یەک پارچە ڕەوشت بوو. ئەوەی قورئان پێی باش بووە لای پێغەمبەری خوا باش بوو، ئەوەی قورئان زەمی بکردا لای پێغەمبەری خوا خراپ بوو. واتە پێغەمبەری خوا یەک پارچە ئەخلاق بوو. بۆیە ئەفەرمێت وإنك لعلى خلق عظيم. بەڵێ ئەی محەممەد، تۆ بەسەر ڕەوشتا گوزەرەکەیت، تۆ نەک ئەخلاقی جوانە، نەک ڕەوشتێ جوانە. وإنك بمؤكدي بتأكيد لعلى لامي ديسانوا تأكيد أي محمد تو بتأكيد لعلى ببرزي واتتو بسر روشتكان الرئكي تو بسر آكاركان الرئكي تو متمكني بسر روشتا روش رقي تو بشان نايا تو رقا بروشتا ديت تو روش بو بملكتياتا وإنك لعلى خلق عظيم. خلق بنكرها توليرانيا تو همو روشت جوانا كان تيايا كام روشت جوانا عظيم كان واتا أي محمد تو هرشي بهاي بالايا لآكارا لتويا وجودي هيا شيء أمشايتي أبو بيغمبري خواجه صلى الله عليه وسلم إيما صحابة كاني نخير قرآن أمشايتي أبو أدا خواي قورش بشتيك بلي عظيمة خواي قورش بأرزو آسمان وكائنات فرمي عظيمة بروشتي بيغمبري خواش عليه عظيمة خوا حيبنية إيما قائدێکی ئاوامان هەبێ پێشەوایەکی ئاوامان هەبێ خوای گەورە وای فێر کردبین هێشتا بین خۆمان بەراوردکەین بە خەڵکی دوای ئەستێرە و دوای هونەرمەند و دوای یاریچی و دوای کۆمەڵی خەڵک کەوین کە هیچ لە باریانان نییە لە ژیانی حەقیقیە ئەرزشێکیان نییە چۆن بتوانین وا بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێ بە قودوە بۆ مناڵمان بۆ گەورەمان بۆ کشمان بۆ کوڕمان بۆ هەمومان چۆن بتوانین پێغەمبەری خوا وا لێ بکەین صلی الله علیه وسلم بێ بەو پێشەنگە کە دەستی پێوە بگرین بۆ دنیا و داوای شفاعەتی لێ بکەین بۆ قیامەت مسلمانێکی داعی مامۆستا ئەحمەد مفتی لە سویدە خوای گەورە تەمەنی درێژکا و پیاوێکی کوردە وتی کاکتۆر ڕۆژێکیان کوڕێکی 16 ساڵ هاو بەلام ویستی مسلمان بێ منیش پێم وت بۆچی مسلمانە بیت وتی لەبەرەوەی کە ئەو ئەخلاق و ئاکارە جوانانەی کە لە ئیسلاما هەیە منیش وتم بەس قانونیە من بۆ نییە تۆ وەرگرم وەکو مسلمان هەتا وەکو وەلی ئەمرەکەت نەهێنی چکە تۆ 18 ساڵت تەواو نەکردووە تەلەفۆنمان کرد بۆ دایکی وتمان زەحمەت نەبێ وەرە بۆ مەرکەزی ئیسلامی ئۆتۆبۆری لەوێ کوڕەکەت ئێوە بڕیارێ بات بڕیارەکەش پەیوەندی بە تۆوە هەیە
ئەلێ ڕووی کوردە کوڕەکەی وتی کوڕم چیتەوێت؟ وتی دایکام ئێ موسڵمان بم. وتی موسڵمان چییە؟ ئەڵێ منیش هەڵمدایە. وتم یعنی موسڵمان ئەوەیە لەمە دووە بۆ لەمە دووە کوڕەکەت ڕێزێ لێ ئەگرێ، جۆرایەڵی تەکات، خۆشی ئەوەی کە پیر بوویت ناوباتە خەڵوەتگەی پیری، خزمەت دەکات، لای خۆی ئەفێڵێتەوە. ئەڵێ ئەم قسانم بۆوە کرد. دایکەکە بە کوڕەکەی وت ئەی کوڕم چاوەڕێی چیت؟ ئێدە پەلە بکە، ئێدە زوو بزانە داوای چیتی ئەکەن، زوو موسڵمان بە. ئەو نەیان معانات چێشت بوو، ئەیانوی زوو مناڵەکەی تەسلیمی پێغەمبەری خوا بکەن صلی الله علیه وسلم هەتاوەکو بۆیان پەروەردە بکە، چکە خۆیان فەشەلی هێناوە لە پەروەردەیە. ئەو ئومەتی کە ئیبینی خۆشەویستەکەم، ئەو ئەخلاق و بەهایانەی کە ئیبینیت لە هیچ شوێن و لە هیچ میلەت و لە هیچ جێگەیەکا دەستێ ناکەوێ لای پێغەمبەری خوا نەبێ صلی الله علیه وسلم. بۆیە هەموو کەسێک تینووە بەڵام بەداخەوە کە ئەچنە سەر بیابانێکی وشکەڵات و ئەو ئاوە نابیننەوە کە تێراویان کە ئەو پێغەمبەرە نابیننەوە کە خوای گەورە بۆی ناردوون. بۆیە بینیت خوای گەورە کە وەصفی پێغەمبەرەکەیەکا صلی الله علیه وسلم فەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم. ئەی محەممەد تۆ بەڕاستی ئەخلاقت زۆر بەرزە و بەهاکانت زۆر گەورەیە. نافەرمێ ئەی محەممەد ئینەکە لەدەیکە ئەخلاق کەبیرە، ئەی محەممەد تۆ ئەخلاقی گەورە و جوانت هەیە. ئەفەرمێ بەڵکو تۆ بەسەر ئەخلاقا هەنگاوەنەیت، بەسەر ڕەوشتا هەنگاوەنەیت. ئەمە داوای پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. بۆیە هەموو جارێ دوعایەکە دەیفەرموو اللهم اهدني لأحسن الأخلاق لا يهدي لأحسنها إلا أنت واصرف عني سيئها إنه لا يصرف عني سيئها إلا أنت. خوای گەورە هیدایەتم بە بۆ باشترین ڕەوشت، چونکە کەس هیدایەت نادا ئیلا تۆ نەبێ. واتە پێغەمبەری خوار صلی الله علیه وسلم لەگەڵ ئەوەی پابەندی تەواوی بە قورئانەوە هەبوو، لەگەڵ ئەوەی خوای گەورە خۆی پەروەردەی کردبوو، خۆی ناردبووی، لە پێش پێغەمبەرەتیە صادق الئەمین بوو. دوای ئەوەش ئینجا فەرمێ خوای گەورە هیدایەتم بە، ڕێگەم پێنیشان بە بۆ ئەوەی کە لە بەها باڵاکان و لە ئەخلاقە جوانەکانە من ترۆبک و پێشەوای ئەو میلەت و ئەو خەڵکە بم. بەڵێ چ مەدحێکت بکەم، چ مەدحێکت بکەم لایق بە تۆ بێ یا خەیرە خەڵقی الله. منی بێخێری نالایق کە جبریلت سەناخوانە، چ مەدحێکت بکەم لایق بە تۆ بێ یا خەیرە خەڵقی الله. منی بێخێری نالایق کە جبریلت سەناخوانە. بەڵێ گەورەیی خوڵقی، بەیانی گەورەی خوڵقی کەسێ ئایەت لە شەئنی بێ، نە مەقدوری من و تۆیە، نە ئیشی قەس و سوحبانە. لە ئادەم تا مەسیحا ئەنبیا بە قەومی خۆی خەبەرداوە لە پاش ئێمە کە دێ ئەو فەخری ئەکوانە. هەموو پێغەمبەران پێشەوەی دنیا بەجێ بێڵن بە قەومەکانی خۆیانەوت دوای ئێمە پێغەمبەرێکی ئاخری زەمان دێ. ئەمە سفەتەکانێتی، ئەمە ناونیشانەکانێتی. خوای گەورە کە وەصفی پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم عەبدوڵای کوڕی عومەر فەرمێ قەسەم بەخوا وەصفی پێغەمبەری خوا لە قورئانە هاتووە، وەکو چۆن لە تەورات و ئینجیلا بەو شێوەیە هاتووە. لە قورئان هاتووە فەرمێ پێغەمبەری خوا تووڕە نەبوو، کابرایەکی سەخاب نەبوو، کابرایەکی هاوارکەر نەبوو، کابرایەکی فاحیش و متەفەحیش نەبوو. پێغەمبەری خوا ئینسانێکی نەرمونیان بوو، ئینسانێکی لەسەرخۆ بوو، ئینسانێکی هادئ بوو، بە شێوەیەک کە ڕووی بەڕێگەیە ئەخلاقی لێ ئەباری. بێنە بەرچاوی خۆت. جارێکیان پێغەمبەری خوا ئەڕوا بەڕێگەیە، ئەنەسی کوڕی مالیکی لەگەڵایە. ئەنەس بۆمان نەجێڕێتەوە فەرمێ لەگەڵ پێغەمبەری خوایە ئەڕۆیشتم ئەوە وەرە ئەو هەرایەت چییە؟ خوشکان بەڕاستی
هدوئی هۆڵەکەتان لەدەستداوە خوشکی بەڕێزی ئەو کورسیەنەیەکی ڕەحمەتان لێبێ خوشکە عەزیزەکان حافظ من نەموت تۆ ڕەبیت فەرموو وەرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕێگەیە کاڕوا لەگەڵ ئەنەسا کراسێکی لەبەرایە کراسەکەی ئەمەی زبرە و کراسێکی نەجرانی یەمەنیە ئێوە بڕوا و پێغەمبەری خوا بەگوێ بێڵێ کابرایەکی دەشتەکی ئەعرابی لێرەوە ئیگرێ و ڕایەکێشێ سەیری ئەم ڕاکێشانەکە کە لە واچەی سەکەنە هەمووتان بەلاتانەوە سیر بێ بەڵام چۆن ڕاکێشانێ ئەم پیاوە ئازاری پێ نەگەی ئازارەکەی بە شێوەیە بێ ئەمەی ئەوە ڕاکێشێت ئەمەی لە ملی گیر بێ لە بینی شان و ملیە ئەمەی سوور بێتەوە يا محمد مرني من مال الله الذي عندك ليس من مالك ولا مال أبيك بردانش يلا چەند ئوسلوبێکی ڕەقا چەند ئوسلوبێکی ناشرینە چەند ئوسلوبێکی زبرە کابرایەکی دەشتەکی لەناو ئەو هەموو سەحابە خۆشەویستەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەمەی پێغەمبەری خوا بگرێ و ڕای کێشێ پێغەمبەری خواش کراسێکی حەریری لەبەرانە بێ کراسێکی زبر ئەمەی شوێنەوارەکەی دیار بێ و سوور بێتەوە کابراش نەیەخەی پێغەمبەری خوا بگرێ پێغەمبەری خوا ئەڕوا و دوایەکەوێ لە دواوە پەلامارێدا چەند ئوسلوبێکی ناشرینە ئەفەرمێ فەلەحق بهی گرتی لە دواوە ڕای کێشاوتی یا محەممەد نێوی یا ڕەسوول الله بە ناوی خۆیەوە بانی کرد وتی سۆران ئەی محەممەد مرلی ئەمرکە یعنی ئەزانێ پێغەمبەری خوش ئامرە ئەزانێ پێغەمبەری خوش خەڵکی لە بەردەسایە من مال الله الذي عندك ئەمرم بۆ بکە لەو پارەیەی خوا کە لای تۆیە یعنی پارەکەی تۆ نییە لە ڕیوایەتێکی تراڵێ لا من مالك ولا من مال أبيك نەپارەی تۆیە نەپارەی باوکتە چەند کەلیمەیەکی ناشرینە چەند ئوسلوبێکی زبرە بەرامبەر چێژ بەرامبەر پێغەمبەری خوا بکرێ صلی الله عليه وسلم اینجا ناژڵێ پارە ئەڵێ ئەو پارەی کە لاتێ یعنی ئەزانم پارە ولایە یعنی ئەزانم بوجەکەتان زۆرە و پارەکەتان خەزن کردووە و پارە نایان بە خەڵکی ئاگام لێیە من مطلعم بەوەی کە پارەت لایە پارەکەشی خۆ نییە پارەکەش هی خەڵکە و هی خوایە ئەمر کە با پارەم بنێ تو ئەو خوایە ئێستا ئەم ئوسلوبە لەگەڵ مەسوولانە هەر لەگەڵ مەسوولانە هەر فەقیرێک لەو بە دەرگای ساکەنە هاتۆ سواڵەکات بەو ئوسلوبە داوای لە هەر کەسێکمان کردایە چیمان پێ کرد ئەمان و کوڕم تۆ جارێ هەر داوای پارە ئەەکەی تۆزە ئوسلوبە جوان بێ بە نەرمی داوا بکە لەسەر خۆ داوا بکە ئەمە ئوسلوبە ئەمە تۆ هەر لێرانەیە حەودانە مخالەفە و کرد کابرا ڕۆیشتووە دوای کەوتویت ئەڕوات و گرتوتە کراسەکەی و ڕاکێشاوە ئازارت داوە ملاملی سوور کردوتەوە اینجا بە ناوی خۆتەوە ئەڵێی محەممەد اینجا ئەڵێی ئەو پارەی کەلاتە نازانی لایەتی یان نا محەممەد لە تۆ فەقیرترەیان نا صلی الله عليه وسلم اینجا ئەڵێی پارەی خۆت نییە پارەی خوایە حەقی خۆمە بم دەرێ وەکو ئەوەی کە کەسێ دەستکا بە چاوی یەکێکا حەقی لای بێ بڵێ قەرزەکەم بەرەوە تو خوا ئەبێ پێغەمبەری خوا ئەستوبی چۆن بێ لەگەڵم کەسەیە ئێوە تەوەقوعی چیەکەن من ئێستا تەوەقوعەکەم سەحابە هەر بیفڕێنن من تەوەقوعەکەم عومەر لە پشتەوە ئاوە بە شمشێر کە لێیان هەر نەزانێ سەرێکیە بۆ چۆ من تەوەقوعەکەم ئەم پیاوە جارێک 2 ساڵ بیکەنە زیندانەوە هەر کەس دی نەپێچێتەوە بڵێن تعدای کردووە من گومانەکەم ئەم پیاوە ئەگەر تەنها لە سۆشیال میدیاکەیە ئەمە بنووسێ کوناوکن بە دوایە بگەڕێن هەتاوەکو ئەیدۆزنە و هەتاوەکو بەرەو پەتی قەنارەیە بن من تەسەورەکەم ئەم پیاوە لەم ئیشە بێبێ سجادەر ناچێ بەڵام پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم تەسەورەکەن چی بکات ئەوە ئەوڕی بۆ دایە و پێیەکەنێ الله لەم ڕەوشتە الله لەم حیلمە پێغەمبەری خوا ئاوا سەیرێکات و ئەفەرمێت چی ئەوێ بۆی سەرفکەن
چی ئەوێ بیدەنێ ئەمە لە دەست شێ دێ ئەمە چێ ئەتوانێ ئەمە بکات ڕەوشت و ئاکار و ئەخلاقی پێغەمبەری خوانە بێ صلی الله عليه وسلم ئەیبەن لە باتێوی کە تێی هەڵن و بیبەن بۆ زیندان و تعزیب ئەیبەن چیتەوێ بەرە با پێغەمبەری خوا ئەمری کردووە بیدەینێ سبحان الله ئەمە ئەم ڕەوشتەیە کە ئێمە مەفروزە فێری بین ئەمە ئەم ئەخلاقەیە کە مەفروزە هەموو جارێکەڵین وئینەکە لەعەلا خولوق عەظیم خوا موسڵمانان چەندمان لە ئاستی ئەم ئەخلاقەیەین چەندمان لە ئاستی ئەم ڕەوشتەیەین بڕێگەیە کە ڕۆیت مناڵێک تۆپێ نەکات تۆپێکی پیا ئەیات ئاوڕێیتەوە ئەگەر تۆپەکەی نەتەقێنی لەوانەیە لەسەر ڕەقەم جوێنی بۆ تەواوکەی لەوەی کە تۆپەکەشی بۆ کڕیوە کەسێک بە سیارەکەی خۆی ولێ ئەدا چی پێڵێیت چۆن لە دەرەوە دەستی بۆ دەرەکەیت و جوێنی پێدەیت و تعدای لێەکەیت کەسێک هەڵەیە کرد کۆمنتێکە بۆ ئەنووسێ چۆن پڕ جوێنێکەیت و ناشرینیەکەیت و بەو عەسەبیەتەی خۆت بۆی داوەزیت کەسێک بە هەڵەیە بانگ دەکات ئەڵێ عەبدولواحید بڵێ دکتۆر چییە دنیا خراپ بوو مەڵێ فڵان مەڵێ مەلا بڵێ مامۆستا عیب ناکەیت بڵێ مامۆستا تۆ ئەسلوبێت جوان بێ بزانێت چۆن قسە لەگەڵ خەڵکاکەیت ئەمە ئەسلوبی پێغەمبەری خوایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە فەرمێ إن من أحبكم إلي وأقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم أخلاقا الله أفرمي لروجي لدنيايا خۆشەویستترین کەسان لای من ئەوە نییە کە لە شەشا دەرەجەی زۆری هێناوە ئەوە نییە کە حیجابەکەی زۆر تون و تۆڵە ئەوە نییە کە شەو نۆژ و عیبادەتی زۆری هەیە ئەوە نییە کە دووشەمان و پێنجشەمان بەڕۆژووە ئەوە نییە کە خێر و خێراتی زۆرە ئەوە نییە کە عەمرە لەسەر عەمرە ئەیکا ئەوەی کە لە دڵی منە لە دڵی پێغەمبەرە صلی الله عليه وسلم زۆر خۆشەویست بێ ئەبێ چێ بێ ئەحاسینکم ئەخلاقا حەزەکەم پێغەمبەری خوا خۆشی بێن ئسلوبی خۆ جوانکە ڕەفتەکە و چاکە و ڕەفتارەکە و جوانکە با بزانە پێغەمبەری خوا خۆشی ئەوی یان خۆشی ناوێت حەقی لەچکەکەت بە حەقی ڕیشەکەت بە حەقی مامۆستایەتیەکەت بە حەقی داوەکەت بە حەقی ئەوە بکە لە ناو خەڵکا پێتەڵێن مەلا و مامۆستا و دیندار لە ئاستی دینداریەکەتا بە جیاواز بە لە خەڵکی ئین من ئەحەبکم ئیلەی ئەوەی لە دڵی منە لە هەمووتان شیرینترە لە ئەڵڵاه ئەبێ چێمان بین چەند کەس پێی خۆشە ئەم حەدیسە بیگرێتەوە چەند کەس پێی خۆشە ئێساکەنا خۆشەویستترینمان بین ساگە پێغەمبەری خوا بین دەرەجەمان بۆ دانێ ئاوا لە ڕیزی یەکەمەوە ئەڵێ مامۆستا نەوەت باشە بۆ جەنابە بخوا خۆ پێم عەیبە ئەڵێ مامۆستا نەوەت ئەوی تر هەشتا ئەوی تر حەفتا ئاخر ئەی پێغەمبەری خوا من پێنج فەرزە لە مزگەوتم ئەی پێغەمبەری خوا من دووشەمە و پێشەمە بە ڕۆژووم تۆ ئیساکەنە خۆشەویستی من و تۆ دە دەرەجەی کەم کرد بۆ بیستی کەم کرد بۆ بوو بە 50 بۆ لەبەرەوەی کە ئەحاسینکم ئەخلاقا ئەوەی کە لە هەمووتان ڕەوشتی جوانترە ئەی لە قیامەتە ئەی پێغەمبەری خوا ئەمانەوێ هەموومان لەگەڵ تا بین وەڵڵی ئەی پێغەمبەری خوا ئێستا ئێمە بۆ خۆشەویست و تۆ لێرە دانیشتوین ئیساکەنا هاتوین یادێکی تۆ بکەینەوە بەڵام بەچی بە دەف و بە زوڕنانە بە یادێک کە شایستەی تۆ بێ کە قورئان وەسفی کردبی ئەی پێغەمبەری خوا هاتوین لەم ڕەبیعی ئەوەلەیە بیکەین بە پاییزێک نەخوەر بیکەین بە ڕەبیعێکی تر بیکەین بە بەهارێکی تر چونکە ئەم بەهارانە ژیانی تۆ لە بەهارە هاتیتە دنیاوە لە بەهارە مردیت لە بەهارە پێغەمبەرایەتی و بەهاو هەمووشی پێوترێ ڕەبیعی ئەوەل ناوی بنین بەهاری یەکەم واتە هەر کاتێک ئەمەمان لە پێغەمبەری خواوە وەرگرت ئەم دینەمان لە پێغەمبەری خواوە وەرگرت فێری بووین بۆچی یادی مەولود دەکەینەوە فێری بووین بۆچی یادی پێغەمبەری خواکەینەوە ئەو ڕۆژە ئەکەین بە بەهار ئەو ڕۆژە ئەکەین بە یەکەم ڕۆژی نەورۆز ئەو ڕۆژە ئەکەین بە ڕەبیعی ئەوەل پێ ئەڵێین بەهاری یەکەم هەر کاتی ئاوامان کرد پێکاومانە إن من أحبكم إلي خۆشەویستترین کەستان لای من وأقربكم مني مجلسا يوم القيامة لە هەمووشتان نزیکتر بێ لە قیامەتا لای منەوە کەسێ لە دواوە دانیشتووە بەتەمای هیچ نییە بەس ڕەوشت و ئەخلاقی پێغەمبەرایەتی لێ ئەبارێ یەک جار محەممەدیە خەڵک ماڵەوە دراوسێ کەسوکار ڕەفیق
موظف ئەهلی مزگەوت شارەکە هەمووی خۆشیانەوێ کەسێک دەکەیت نایزانی عیبادەتی زۆر بێ نازانی زۆر پیاو چاک بێ بەڵام بینی کە زینوە بینەوە لە پەنا پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەڵێ ئای فڵان کەس بەچی گەیشتە ئەمە خوایە ئەو بۆ ئەو ژن و پیاوانە پێغەمبەری خواوە نزیکن خۆ بە حسابی خۆ من حافظ قورئان بووم من لە پێغەمبەری خواوە نزیکتر بووم ئەو هەموو حەدیسەم لەبەر بوو مەدرسەیەکمە بر بەڕێوە بۆ من لەو نزیکانە نیم ئەحاسینوکم ئەخلاقا چاکترینتانە لە ئەخلاقا واتە بە کێشترین شت بە وەزینترین شت کە لە قیامەتە پێوەری پێ ئەکرێ پێوەری ڕێخەرە پێوەری ئەخلاقە لە قیامەتە وەک چۆن پێغەمبەری خوا پێی گەیشتە ئەو ترۆبکە وای لێ کرد کە مستەفا بێ خوای گەورە هەڵی بژێرێ من و تۆش لە قیامەتە بەم پێوەرە لە پێغەمبەری خوا و لە خواوە نزیکە بینەوە الله چەند گەورەیە چەند عەزیمە ئینسان بە دەرەجەی بەس ئەخلاق بەس لەگەڵ خەڵکە وەقولوا للناس حوسنا ئەمە چەند جار تەلەفۆن بۆ من کەیت ئەمە کۆڵای جارەکەی تریش پاری زەکاتم نایەتێ ئێدە بەسە خۆ هەموو جارێ وەکو مەڕ نامبڕیتەوە هەموو ساڵێک جارێکی تەلەفۆن بۆ من نەکەیتەوە باوکە جان بۆ خوای لە خزمەتام چی پێویستە بەسەر ئەو چاوانم ئەوی بە من بکرێ وەڵاهی درێخی ناکەم بەس بەخوا ئێستا بخۆم قەرزارم وەڵای ئیمسا زەکاتم نەبووە زەکات دەرکەم گەردم ئازاکە ئەگەر ساڵێکی تر هەم بوو بەسەر ئەو چاوانم خەڵکی زەکاتی بۆ هێنام وعد بێ لە بیرە نەکەم بکەلیمەتین طەیبە بە کەلیمەیەکی خۆش بەڕێیکە تووڕمە بە بەڕووی خەڵکە مەڵێ ئاوا قسەم لەگەڵ مەکە ئەو خەڵکانی کە لەناو کۆمەلگایە خۆشەویستن هەر ناوناتۆرەیەکیان لێنی خەڵک حەزەکا بیان بینێ لە ماڵەوە خۆشەویستە لە ناو مناڵە خۆشەویستە بەداخەوە خۆشەویستەکانم خەڵکێک هەیە لە دەرەوە هەموو دنیا بەدەمیەوە پێیەکەنیە کە ئەڕواتە ماڵەوە هەر مناڵە خۆیەکا بە کونێکا لە ترسی باوکی وەکو ئەوەی کە جەندرمەیە چوو بێتەوە لەگەڵ ماڵەوە من ڕوومۆچ ئەلە کاک دکتۆر وەڵڵی ئەم پیاوەی من بەخوا هیچ عیبینێن ناو خەڵکا شەونی وە شەویەتەوە لەگەڵ گەعدەی ڕەفیق و خۆشەویست و سەیران و ئەمەیان هیچ کێشەیەکی نییە کە من ڤیدۆکانی ئەبینم سەرمە سۆڕمێ بەس بەخوا لە ماڵەوە ئەوەی لێ هەڵ ناکڕێ مڕ مۆج ناشرین دایمە تەلەفۆنەکەی بەدەستەوەیە قسە لەگەڵ کەسا ناکە مناڵ خواخوایەتی نەیەتەوە وەڵێ خۆزگە ئەو سەعاتەش نائەهاتەوە هەر نەمانە بینیت باوکی چی ئەمە ئەخلاق نییە خۆشەویستەکەم ئەبێ ئەگەر ڕۆیشتین بە ڕێگەیەکە مناڵ لێمان ترسا با بە خۆمان نابچینەوە ئیسلام وای فێر کردووی ئەها جارێکیان عومەری کوڕی خەتاب بە ڕێگەیەکە ڕوات هەرچی مناڵە ڕاکات چکە مناڵ هەیبەتێکی عومەری کوڕی خەتاب هەیبەتێکی هەبوو شەیتانیش لێی ڕاکرد یەک مناڵە مێنێتەوە عەبدوڵای کوڕی زوبەیر لەسەر ڕاوەڕاستی ڕێگەکە وەستاوە عمر لێ پرسێ فەرمێ بۆ تۆ ژووکو مناڵەکانی تر ڕاو نەکرد ئەویشە فەرمێت قوربان عمر ئەوە زاڵم نیت لە زوڵمەکە بترسم تۆ پیاوێکی عادلیت خراپەکاریش نیم لێو هەڵبێ ڕێگەکە ژێ من و تۆشە بێتەوە فەرموو تێپەڕە ئەوە سایدی منە و سایدی تۆ الله ئەها ئیسلام تەنانەت مناڵی شۆن پەروەردە ئاکات عومەری کوڕی خەتاب پێی سێرە مناڵ بۆ ڕائەکات بەڵام کە ئەم لێ ڕاناکات دڵی پێخۆشە چکە نابێ مناڵ ڕێمان ڕاکەن ئەها ئەوە دکتۆرەکەیە بەخوا پێڵێ میستاکەنە یەک شیری قەولێ بە ئەوەرە دکتۆر دەرزیەکی لێ بە بابا دکتۆرکەی بۆ کراوە جارێ دکتۆر ئەسڵەن لە ناو مناڵە بێ لە هەموو کەسێ خۆشەویستتر بێ چکە نەفسیەتی مناڵە زانێ مناڵ بێدەنگ بن یاڵا دۆشتان کرد بۆ ماڵەوە لە مزگەوتانە بن جۆم لە دەنگتانە بێ یاڵا ڕێکە مامۆستاچە کوا شیرینیەکە بۆ مناڵ ئەم مناڵە تۆ دەرێکی چێ بۆ چۆ پەروەردەیە کات چۆ باوشی بۆ ئەگرێتەوە لەبەرەوە کە نوێژەکە تەواو بوو مناڵەکانی گەڕک هاتن هەمیان بەڕیز تەوقیان لەگەڵ کردی مامۆستای بەڕێز بزانە تۆ ئینسانێکی لە پێغەمبەری خواوە نزیکی صلی الله علیه وسلم بزانە ئینسانێکی سەرکەوتویت بزانە ئینسانێکی گەورەیت ئەم ئەخلاقەیە بەڕێزەکان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمانەکات هەر کاتێ ڕەفیقەکانت لێن نزیک بوون لێو دوور نەکەوتنەوە تیان کاکە خۆ جنابە الحەمدە لە کولێکی بەرز وەرگیرایی بەخۆی ئەمە لە کولێیەکی ترین جنابە ئیشێکی تر هەیە ئێمە لە شوێنێکی ترین بەس تخوا بام عیلاقەیە بمێنێ
تخوا مامۆستا بەها تەلەفۆنەکەتم لا بێ جار جار سەیرانێکە سەردانێکە هاتوچوویەکە هاوارپرسینێکە تخوا بە لێک دوور نەکەوینەوە. مامۆستا وەڵڵاهی خۆزگە ئەم ئەمرەیەمان پێکەوە کرد خۆ ئەی گەورە تەمەن با حەجێکیش پێکەوە بکەین. مامۆستا بەخوا ئەو نەم خۆشەویت شەویش خەوە پێوا بینم هەر کاتێ خەڵک ئاوا بوو بزانە چاکیت بزانە لەسەر ئەخلاق و ڕەوشتەکە ماویت وەگەرنا وەلەو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. ئەی محەممەد ئەگەر ئینسانێکی دڕەق بوویتایە ئەگەر ئینسانێکی زبر بوویتایە خەڵک لێو دوورەکەوتەوە بۆیە ئەوەی پێغەمبەری خوای ناسی بێ جارێکی لی دوور نەکەوتۆتەوە ئەوەی هاتی بێ بۆ لای پێغەمبەری خوا جارێکە دڵی نهاتۆ پێغەمبەری خوا بەجێ بێڵێ. تەنانەت سەحابەکان خەمی ئەوەیان بوو لە دنیایە ئەگریانەیان و ئەی پێغەمبەری خوا ئێمە لە دنیایە خزمەتکاری تۆین بەس لە قیامەتا پلەی تۆ بەرز پلەی ئێمەش لە خوارەوە پێت ناگەینەوە چۆن وا بکەین لە قیامەتا لەگەڵ تابین. دنیا تێنە پەڕی وە سەحابی پێغەمبەری خوایە خەمی ئەوەیەتی چۆن لە قیامەتیشا لەگەڵ پێغەمبەر. یەکێک لە تابعین ئەڵێ وەسفێکی باشتم بۆ بکە وەسفێکی باشت خۆشەکانی باشتم بۆ باسکە یەک کەلیمەی پێڵێ ئەڵێ پێغەمبەری خوای تایە الله ئەعلەم وەسفە چەند جوانە پێغەمبەری خوا لە باشتایە کەلیک ئەوە بینە و دەستی ماچەکەی بەڵام چەند جۆر ڕاڵیت کردووە چەند نزیک بووی لێوە ئەوە لە پێغەمبەری خوا بە نزیکیت خۆت هەڵنەگری لەوێ بیت خۆت هەڵنەگری لەوێ بی نزیک بیت هەتا وەکو فعلا ئەوە نەبێ کە جێبەجێ ئەەکەی توانەی پێغەمبەری خوا ئافرەتێکمان هەیە ماشەڵڵای لێبێ دیندار چاک شەو ڕۆژ بە ڕۆژووە خێرەکات شەو نوێژەکات سەدەقە ئەکات بەڵام ئازاری دراوسەکانێدا ئەی پێغەمبەری خوا ئازاری دراوسەکانیدا بە تێڵاو بە چەک نا بە زمانی تؤذی جیرانەها بلیسانیها. هیچێکە مافرەتە ئەگەر ئەم دەرەجە ئەگەر وەکو باسێکن ئەم عیبادەتە جوانانەی هەبێ ئەخلاقیشی لێرە نەیە تۆزی زمانی زبر بێ ئەوە گریمان لە سەدەکەن دەی لێشکێ بێ بەنەوەت هەر پێوتێ ئیمتیاز کاکە بیستی لێشکێ بێ بەجێی جدەن کاکە سی لێشکێ بێ بەجێیت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی هي في النار لە ئاگرایە پەناگرم بەخوا تەنها دراوسەکانی بە زمانی عەزیەتەیە ماڵی خەسووی نا ماڵی مێردەکەی نا ماڵی کەسوکار نا بەس دراوسەکانی. بزانە خۆشەویستەکەم بزانە ئەم پلەیە چەند گەورەیە لەبەرەوە نەچەند هەروە لە دەسی بن ولو كنت فظا غليظ القلب بەو دەسێ بشکێ بەو بەخێر نەیتەوە بەو بۆوات کرد. ئەنەسی کوڕی مالیکە فەرمێت 10 ساڵ لە خزمەتی پێغەمبەری خوایە بووم پێی کارێکم نەکرد بڵێ ئەنەس بۆ کردت کارێکم بەجێ نەهێشت بڵێ ئەنەس بۆ نەت کرد دەستێکم نەبینی نەرمتر بێ لە دەستی پێغەمبەری خوا. کوڕە مەسفانە برام کاتێ خۆشە کە دەوروبەر بیکە نە خۆمان بۆ خۆمانی بکەین. ئەمە ئەنەسێکی مناڵە ئاوا لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حاڵی بووە لەبەرەوە هەر کاتێ خەڵک خۆشەویستی لێت دوور نەکەوتەوە بڵێ خوایە ئەمە خۆشەویستی تۆیە جاری خۆشەویستیت بۆ داوم بۆیە خەڵکەکە منیان وا خۆشەوێت. هەڵ کاتێکیش خەڵک خۆزگە و سەیرانە لەگەڵمانە نابوو خۆزگە نەئەهات بەڵام لە هەر شوێنێک کاوتیان ئەرە کاکە هاوڕێیان جەمن و هەر تۆمان کەمیت جەنابیشی تەشریف بێنێت خوا وەڵڵی مەیسەکە بێت تۆ ناخۆشە. بزانە شتێک هەیە بزانە شتێک هەیە وا لەو خەڵکاکە نەک ئەوەی کە گروپێکیان هەبێ لە سۆشیال میدیایە هەموویان لێ بچنە دەرەوە لەبەری کە تۆی تیایت تاقەتی قسەیان نییە حەز ناکەن بتبینن حەز ناکەن بیان بینیت بەدزیتەوە لە پشتی تۆ گروپی تۆ دروست دەکەن. هەر کاتی هەستە بەخۆ کرد بزانە ئێسکێ قورسە چارت گرانە جا بگەڕێرەوە بڵێ ئەبێ من چەند لە پێغەمبەری خواوە دوورکەوت بێتمەوە. هەر کاتێک لە پێغەمبەری خواوە نزیک بوویت ئەم دەسە نەرمەت هەبوو ئەم لەفزە نەرمەت هەبوو لەگە مناڵ و قوتابی و ماڵەکەی خۆتە ئاوا بوویت بزانە ئینسانێکی سەرکەوتوویت بزانە خوای گەورە خۆشێەوەی کە ئەم سفەتانی پێداوی لە پێغەمبەری خواوە نزیک بیت. لەبەرەوە فەضی غەلیظی قەلب ئینسان چەند لە خواوە دوور بێ ئەوە دڵی ڕەق بێ چەندیش دڵی ڕەق بوو ئەو نە قسەی ڕەقە بێ چەندیش ڕەق بوو ئەو نە خەڵک لێی دوورەکەوێتەوە چونکە ئین من ئەحسەنیکم ئین من خەیریکم ئەلیەنیکم مەناکیبە ئەفەرمێ باشترینتانەوەیە لە کاتی نوێژیشە
شانی نەرمەکەینێ بە شانی براکەەوە ئاوا شانی ڕق ناکە پاڵی پێوەنێ بۆی شوێنی خۆی بێتەوە لە کاتی جژودا تەنگ بە براکانی هەڵچنێ هەر کاتێ شانتان نەرم بوو وەخفی جەناحەکە لیلمؤمنین شانتان نەرم بووە موسڵمان و بۆ براکانتان بزانە لەسەر خێریت هەر کاتێ دەستێک کرد بە گیرفانیا پارەی گیرفانت لەگە براکەتا بەش کرد بزانە لەسەر خێریت هەر کاتێکی جوانە بوویت مراجعی خۆکەرەوە بزانە چەند لەم ئەخلاق و بەها باڵایانە دوورکەوتوێتەوە اینجا وەرە قیاسی خۆت پێوەڕەکەی خۆت بە پێوەری پێغەمبەری خوا ڕێک خەرەوە ئەنجایەکە گرێتەوە بۆیە بەڕێزەکانم ئەوەی کە وەسفی پێغەمبەری خوای پێ ئەکرێت صلی الله علیه وسلم ئەوەی پێغەمبەری خوای پێ ئەناسرێتەوە ئەم بەها باڵا و گەورەیانەیە چۆن بتوانین شوێنپێکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵگرینەوە چۆن بتوانین پێ وەرمان شوێن پێی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم هەڵیگرینەوە بە دوایە بچین ئەوەی کە پێغەمبەری خوا کردی لە پێکەنین لە زەردەخەنە لە قسەی خۆش لە تەعامل هەمومان سفەتەکانمان ئاوا بێ سبحان الله حەدیثێکی وازام حەدیثەکەش زۆر صحیح نەبێ بەڵام حەدیثێکی نوعەیمانە هەر بۆ خۆشی کە یعنی ئەشێ لە ماڵی پێغەمبەری خوا واڕویا بێ سەحابەیەکە زۆر قسەی خۆشە بەڵام دەموچاوی زۆر ناشرینە دەموچاوێکی خۆماسایی ناشرین ڕەش سەحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەتە ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبینێ عایشە دایکە عایشە خزمەتیانەکا و هەڵە سۆڕی ئەم سەرەکە ئەڵێ پێغەمبەری خوا بۆچی نایە ئەم کچە تەلاق بیت و من خوشەکەم هەیە بدەمێ نوعەیمان ژن خزمەتێکان جەوەرە ژن بڵێ وەرە تەلاقیشی بۆ خوشەکەی خۆشم تێمێ نەکەر بڵێ وەرە ژنی بەسەر بێنە بزانە ماڵێک نانەکولیەکا بە زەهریانە دایکە عایشەش زۆر بەعەقڵانە و زۆر بە نەرمی کە لە پێغەمبەری خواوە فێر بووە ئەفەرمێ نوعەیمان تۆ لە خوشکەکە و جوانتری یان خوشەکە لە تۆ جوانترە ئەویش نانا من لەو جوانترم ئەلە دە هیچ ئەزانە یعنی هەتا ئەم نەرمیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرگای بۆ سەحابە کراوەتەوە سەحابە داخلی ژیانی بێ داخلی ماڵی بێ ئەگەر ئەم قسەیە دروستکراویش بێ بەشی ئەوە ئەکا کە سەحابە ئەو نە ماڵی پێغەمبەری خوا و ئەو نە ژیانی پێغەمبەری خوا و ئەو نە خێزانەکانی پێغەمبەری خوا بە دایکی خۆی زانیوە کە ڕێگەی بە خۆی داوە لە ماڵی پێغەمبەری خوا پێڕاکێشێتەوە ئەم قسانە بکات ئەژنا پیا و مەوێ ئەمڕۆ بگاتە مەسوولێک بگاتە گەورەیەک بکاتە کاربەدەستێک ئەسڵەن هە جوابیشی باتەوە بۆیە خۆشەویستەکانم ئێمە ئەمڕۆ لە فەزلی پەروەردگارەوە بە شانازیەوە باسی پێغەمبەری خواکەین صلی الله علیه وسلم بە شانازیەویشەوە ئەڵێن ئەدەبەنی ڕەبی فەئەحسەنە تەئدیبی خوای گەورە پەروەردەی کرد و پەروەردەیەکی جوانی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەر شوێنێکشا پێغەمبەری خوا شتێکی کردە بێ خوای گەورە لە گەورەی و ڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوی پێغەمبەری خوا نەیبیردووە بڵێ محەممەد ئەو بواو کرد ئەفەرمێ عەبەسە وەتەوەللا ئەن جاءه العەما ناویشی هەر نابە الله محەممەد تووڕە بوو لە کاتێکە نابینایەکی بینی نافەرمێ محەممەد ئەفەرمێ بەنەهیکیرەیە ناوێتی باسیشی ناکە ما وەدەعەکە ڕەبوکە وەما قەلا خوای گەورە وازی لێ ناهێنێت وەما قەلاکە وەما قەلا تووڕەش نەبووە لە تۆ نا هەر ڕووی تێناکا بڵێ محەممەد تۆ پێغەمبەری خوا لە باسی ئەسیرەکانی بەدرە فما ما كان لنبي أن يكون له أسرى حتى يثخن في الأرض بۆ هیچ بۆ تۆ ناڵێ بۆ تۆ بۆ هیچ پێغەمبەرێک نییە دیر ڕاگرێ الله یعنی سەیری ئەم ئەدەبەکە سەیری ئەم کەلیمە ناسکان و ئەم ئەتەکێتەکە کە لە قورئانە خوای گەورە مخاطبی پێغەمبەری خوای پێکا صلی الله علیه وسلم هەر ئەم ئەدەبە جوانەیە کە دابەزیوە وامان فێرەکات کە ئێمەش ئاوابین لە پێغەمبەرەکەمانەوە صلی الله علیه وسلم ئێمە ئەم گەورەیەمان هەیە لەقەد کانە لەکم فی ڕەسولی الله چی ئوسوەة حەسەنە کەما دەم پێغەمبەری خوا بەم گەورەیە هەمانە لەسەر ئێمەش ئاوابین وەگەرنا چەند دوورکەوینەوە ئەو نە لە دڵی پێغەمبەری خوایە دوورەکەوینەوە ئەو نا لە پێگەی پێغەمبەری خواش لە قیامەتا دوورەکەوینەوە جا ئاگاتان لە خۆتان بێ وصلى الله
وصلى الله على أو بحر نور علم عرفانا، وصلى الله على أو بحر نور علم عرفانا، كدرك غورناك غير علم الله سبحانه، وصلى الله على أو ذات باك قدس آيات كأخلاقي پسنديدي جنابي حي منانا، وصلى الله على أو حضرتي صاحب كمالات كأعلى معجزي قرباني بمن نور قرآنا، لتاريكي شوي كفرا بيقدم لمعيكي دا 1322 دنيا چراخانە، چرایەک نوری بێچوونی ممدی بێدەبێوا بێ، چرایەک دەستی قدرت خۆشیکە بۆ تا ئەبەدمانە. تعالى الله بەدوو دەهبوو. يعني چی تعالى الله بەدوو دەهبوو؟ يعني پێغەمبەری خوا بەدوو دەساڵی، ئێمە 30 ساڵە دەسەڵات و حکومەتمان هەیە شاڵین ساواین. ئەفەرمێت تعالى الله بەدوو دەهبوو، يعني بە 23 ساڵ بەدوو دەیی. تعالى الله بەدوو دەهبوو کە هەموو عالەمی داگرت بنازم بەم کەماڵی عەزم و حەزم و شەوکەت و شانە. لە ئەخیراڵین چ مەدحێکت بکەم، چ مەدحێکت بکەم لایق بە تۆ بێ یا خەیرە خەڵقی الله. منی بێخێری نالایق کە جبریلت سەناخوانە، بەیانی گەورەیی خوڵقی کەسێ ئایەت لە شەعنی بێ، يعني پێی بڵێن وإنك لعلى خلق عظيم، بەیانی گەورەیی خوڵقی کەسێ ئایەت لە شەعنی بێ، نە مەقدوری من و تۆیە، نە ئیشی قس و سەحبانە. لە ئادەم تا مەسیحا ئەنبیا یەک بە قەومی خۆی خەبەر داوە لە پاش ئێمە کە دێ ئەو فەخری ئەکوانە. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته. ندي لدنيا محروم منكاي أخوة جان لو